مسلمان خوشکانی ایماندار سلام و رحمت و خۆشەویستی و میهرەبانی خوای پەروەردیگار لەم جومعە مبارەکە لەم کاتە پیرۆزە لەسەر هەموو لایەکمان بێت. پێشوازی لە میوانێکی زۆر ئازیز و خۆشەویست دەکەین کە ساڵی یەک جار دەبێتە میوانی ماڵەکانمان، دڵ و دەرونی هەموو لایەکمان خۆش دەکات. بەڕاستی ئەو میوانە زۆر بەوەفایە، میوانێکی بەوەفا، میوانێکی ئازیز، میوانێکی خۆشەویست کە لە ڕۆژی مەحشەرە لە خزمەت خوای پەروەردیگارە ئەم میوانە لە بیرمان ناکات، شەفاعەتمان بۆ دەکات. ئەم میوانە ئازیز و خۆشەویستەش مانگی پیرۆزی ڕەمەزانە. مانگی ڕەمەزان زۆر گەورەیە. پێویستە ئێمە لەم دوو سێ ڕۆژەیە ئەگەر تا ئێستاش خۆمان ئامادە نەکردبێت و نێتمان نەهێنابێت، تەواو خۆمان یەکلاکەینەوە بۆ ئەو مانگە مبارەکە. میوانێکی ئاوا ئازیز، میوانێکی ئاوا خۆشەویست، حەقی خۆیەتی کەوا ماڵەکانمان بڕازێنینەوە، مزگەوتەکانمان بڕازێنینەوە، شار و دێهات و گوندەکان پڕ بەدڵ پێشوازی لەو میوانە ئازیز و خۆشەویستە بکەین. ئەم میوانە ئازیزە مانگی ڕەمەزان. بەڵێ لەبەر ئەوە زۆر موسیبەتە مسلمانەکان، کارەساتێکی زۆر گەورەیە کەسێ بگاتە مانگی ڕەمەزان خۆی بۆ ئامادە نەکات. لە ناو مانگی ڕەمەزانە نەبێتە کەسێ لەو کەسانەی کە بەر عافوات و لێخۆشبوونی ئەو مانگە بکەوێت کە خوای پەروەردیگار لێیان خۆش بێت. خۆشەویستان، جارێکیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چووە سەر مینبەر، سەحابەکان بۆمان باز دەکەن. صعد النبي المنبر، كاتك شوس منبر پیغمبر خوا صلى الله عليه وسلم فقال آمين آمين آمين، سيجر آمين فرمو پیغمبر خوا صلى الله عليه وسلم. صحابة كان لا سير كسك دعاء دكا أنجا دلي آمين، بلام صحابة كان ليان ديارنيا أو كسك دعاء كدكا كيا، بس پیغمبر خوا آمين دكا صلى الله عليه وسلم. داعيك ديار نية، دعاك لك ديار نية. فلما نزل سئل عن ذلك، كاتب پیغمبر خوا صلى الله عليه وسلم لسمي برهات اخواره وصحابه كان شتيان ندى شاردوا، هر شتي كان بيني بالا پیغمبر خوا صلى الله عليه وسلم يكسر بدواي دادا قرام زان هو كاركي چيا عرزيان كد يا رسول الله اما تشيبو سيجار آمين تكر تينا قيشتين. پیغمبر خوا صلى الله عليه وسلم فرمي فقال أتاني جبريل عليه السلام، فرمي جبريل عليه السلام هاد بولام أو كاتي كواتشو مسهم منبر حزتي جبريل هاتلام دعاي كردو مني سيجار آمين مكر لقل دعاء كانيا. فرمي رغم أنف امرئ أدرك رمضان فلم يغفر. حضرتي جبريل دعاي كد فرمي أو كسا خسارت من بيت أو كسا خوش بخت نبيت كاتي دقات مانجي رمضان بأندازي أوا خوي ماندونا كات كخواي پروردگار لي خوش بيت فلم يغفر، خواه لي خوش نابيت لبر أوي هيش خوي بو آمدناك بو أمانك مباركة. تنا خوشا چن كارساتي كي قوريه كتو ئێستا مانگی ڕەمەزان نەهاتووە خوانە کات دڵ و دەروونت تون بێت، ترسی ڕۆژوت هەبێت و ترسی تەراویحت هەبێت و دەی چۆن ڕۆژوەکە تەواو دەکەم و دەی چۆن تەراویحەکەم بکەم و دەی نازانم چی و چی و ئابەم وەسوەسە شەیطانانەکەوا بۆ دروست دەکا، پێم دەگیرێت پێم ناگیرێت، ئیش بکەم ئیش نەکەم. بەڵێ بەڕاستی کارە ساتێکی گەورەیە، چونکی جبریل عەلەیه السەلام دوعای کردووە. سەیریش کە ناوانەی کە مانگی ڕەمەزان ناگرن لە ناو ڕەمەزانیشە مەطعەمەکان کراوەیە و لە تەماع دەست هەڵناگرن، ڕێز و حورمەتی مانگی ڕەمەزانیان لا نییە، بزان خۆشبەختن ئەوانە، وەڵڵا خۆشبەخت نین، بڕۆن سەیری ژیانیان کەن. هەر کەسێک لە ناو مانگی ڕەمەزانە بە ئاگا نەبێت
لەناو مزگەوتانە بێت لەگەڵ مامۆستایە نەبێت والله سەیری بکەن ئەم کەسە لەناو ماڵەکەی خۆشبەخت نییە لەبەر چی لەبەرەوەی دوعای حەزرەتی جبریلی لەسەر قبوڵە دوعایە کە حەزرەتی جبریل ئەم فریشتە گەورە ئەمینی پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم وحی هەموو پێغەمبەران لە ڕێگەی ئەم فریشتەوە خوای گەورە نازڵی کردووە ئەم فریشتە گەورە دوعا بکات پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئامینی بۆ بکات چۆن ئەم دوعا قبوڵ نابێت تەأکید قبوڵ دەبێ ئاگادار بن موسڵمانەکان بۆیە تکاتان لێ دەکەم گەنجەکان خوشکەکان بەتەمەن و هەموو ئەوانەی کەوا تواناتان هەیە نەچن خۆتان بێتاقەت بکەن لەو فەزڵ و خێر و بەرەکەتی ڕەمەزان بێبەش بن بەڵێ خۆشەویستان لاتان سیر نەبێت کاتێک ئێمە دەڵێن کەسێ لە ناو ڕەمەزانە بێخوا ئەوەندە خۆی ماندوو نەکا خوالی خۆش بێت بەر ئەم دوعا بکەوێت سیرکەن لەبەر ئەوەی لە ناو ڕەمەزانە ئەوەندە خوای پەروەردیگار ئەسباب و هۆکار و وێسکەی داناوە بۆ لێ خۆشبوونی تۆ بۆ خاوێن بوونەوەی دڵ و دەروونمان ئەتۆ دەست نەگری بە هیچ کامێکیان تووشی بەڵاو موسیبەت دەبی سیرکەن لە چەند حەدیثە کە تایبەتن بە ناو ڕەمەزان پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم من صام رمضانا إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه من صام رمضانا إيمانا هر کەسێک ئەنگی ڕەمەزان بە ڕۆژوو بێت پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم و ئیمانیشی پێ هەبێت و کە بە ڕۆژوو دەبێت لەبەر ئەوە بە ڕۆژوو بێت کە خوا واجبی کردووە کە ئەمری خودایە نەوەک لەبەر شەرم و لەبەر ترس و لەبەر ئەوەی کەوا ڕۆژوو سوودی هەیە ئێستا هەندێک کەسێک کە بڕیاری ڕۆژووبوونی داوە لەبەرەوەی گوێی لێبووە کە توب و دکتۆرەکان ئەم هەموو سوود و قازانجەی ڕۆژوو باز دەکەن کەوا چ سوودێکی هەیە بۆ جەستەی مرۆڤ هەیە خۆکە بە ڕۆژوو دەبێت ئیمانی بە ڕۆژوەکە نییە پەنا بەخوا بەڵام لەبەر لەش ساغی و تەندروستی خۆی بە ڕۆژوو دەبێت ئەم حەدیثە شمولی ئەوانە ناکات پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم کەسێک بە ڕۆژوو بێت و ئیمانیشی بەوە بێکەوە ڕۆژوو واجبە و خوا واجبی کردووە لەبەر ئەوە بە ڕۆژوو بێت واحتسابا و ئومێد و ڕجاشی تەنها لە خوا بێ بۆ چاوەڕێی ئەو پاداشتە کە خوای پەروەردگار ئەیداتەوە غفر له ما تقدم من ذنبه چەند خۆشە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم خوای پەروەردگار لە هەموو گوناهەکانی ڕابردووی خۆش دەبێت ئەمە چ نیعمەتێکی گەورەیە چ فەزڵێکی گەورەیە کە نابێ ئێمە ئەمە لە دەست خۆمان دەین بەڵە خۆشەویستان ئەجا حەدیثێکی ترمان هەیە لەبارەی تەراویح کە ئەمە زۆر تەراویح زۆر گەورەیە تەراویح چەند ئاسانە هەمووی سەعاتێکی پێ ناچێت 40 دقە 45 دقە بەتایبەت لێرە لەو شارانە لەو وڵاتانە 2 سەعات 3 سەعات تەراویح درێژ دەکرێتەوە ئەم مزگەوتانە پڕ دەبن کەس دەنگی لێوە نایێت پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم من قام رمضانا دووبارە هەر کەسێ هەستێتەوە بۆ ئەنجامدانی تەراویح لە مانگی ڕەمەزانە و هەروەها ئیمانیشی هەبێ کە ئەم تەراویحە سونەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم لەبەر خوا هەستێ ئەم تەراویحە ئەنجامدات دووبارە خوای پەروەردگاریش عەفوەت بۆ ئەو کەسە دەردەکا غفر له ما تقدم من ذنبه خوا لە گوناهەکانی خۆش دەبێت حەدیثێکی تر کە زۆر دڵم پێخۆش بوو کە حەرزی ئێوەشی کەم جوان گوێی بۆ بگرن پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم من كان مع الإمام حتى ينصرف كتب له قيام ليلة هر کەسێ لەگەڵ ئیمام لەگەڵ مامۆستا لە تەراویحە بەشدار بێ هەتا ئیمام تەواو دەبێت حتى ينصرف هەتا مامۆستا تەراویحەکان تەواو دەکا و ویترەکە کۆتایی پێ دێت ئەوە كتب له قيام ليلة پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم پاداشتی یەک شەوی تەواوی بۆ دەنووسرێت کە هەموو شەوەکە شەو نوێژی ئەنجام دابێت كتب له قيام ليلة لە دوای نوێژی خەوتنانەوە تا نوێژی بەیانی شەو نوێژت ئەنجام دابێت ئەجر و پاداشتەکەی بە ئەندازەی ئەو کەسەیەکەوە لەگەڵ مامۆستایە تەراویحی ئەنجام دابێت بۆ تەنبەڵیان دەکەی کاکە
والله زۆر لام سەیرە کاتێکی کەمما لەبەردەستا ئێوە خۆتان لەو فەزڵ و خێرە بەبێژ دەکەن. ئاخر ئەمە دوعاکەی حەزەتی جبریلە بیرمان دێتەوە کە لە ناو ڕەمەزانە ئەو هەموو خێر و بەرەکەتە هەیە تۆ یەک دانە لەم خێرانە لەم چاکانە وەدەست نێنی ئێخوا لێت خۆش ناوێ بەر دوعای جبریل دەکەوی بەختبەخت دەبی. ئێستا ڕەمەزان نەهاتووە کۆمەڵێک کەناڵ هەیە کۆمەڵێک سۆشیال میدیا و بەرنامەی داڕێژراو هەیە بۆ لادانی گەنجەکانمان. فلیمی چەند ئاڵقەیی و سەد ئاڵقەیی زیاترمان بۆ دانراوە. چەندەها بەرنامەیان داناوە لە ناو مانگی ڕەمەزانە بۆ ئەوەی کەوا موسڵمان مەشغوڵکەن لەو خێر و بەرەکەتانە بێبەش بن. چەند خۆشە لە ناو مانگی ڕەمەزانە دڵ و دەروونێکی سافت هەبێ. لە ناو ڕەمەزانە ئاگدار بن یەکێک لەو کەسانەی کە لە بەربانگە دوعای قبوڵە ڕۆژەوانە. پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم فەرمی ئەو کەسەی کەوا ڕۆژەوانە دوعایەکی هەیە خوا دوعایەکی قبوڵ دەکارەت ناکرێتەوە. للصائم فرحتان پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم بۆ کەسی ڕۆژەوان دوو خۆشی هەیە. خۆشیەک ئەو کاتی کەوا ڕۆژەکە دەشکێنێت حینە یوفطر ئارامیەک و خۆشیەکی زۆر ڕووی تێدەکات. خۆشیەکیش ئەو کاتێک کەوا ئاگاتە لیقای خوا. کاتێک کە ئاگاتە لیقای خوا خوای پەروەردیگار ئەفەرمێ من خۆم تەنها پاداشتی دەدەمەوە. پاداشتی ڕۆژوو خوای پەروەردیگار بە مەلایکەتەکانیش فەرمووی دیاری مەکەن. والصوم لي وأنا أجزي به فەرمی ڕۆژوو بۆ منە هەر خۆشم پاداشتی ئەدەمەوە. لەبەرەوە بە ئاگامان لەم مانگە مبارەکە بێت ئینشاءڵڵا ئەبێ مانگی ڕەمەزانی ئەم ساڵ جیاواز بێ لە هەموو ڕەمەزانەکانی تر. ئینشاءڵڵا مانگی ڕەمەزانی ئەم ساڵ نەسڕەت و خۆشبەختی و بەختەوەری بۆ ئیماندارانە، عیزەت و جورئەت بۆ مسلمانان و بۆ ئەهلی غەزەیە. بۆیە بەڕاستی ئەم مانگە نابێت تەنبەڵ بین. سەیری مسلمانان کەن 5 مانگە لە ناو برسێتی و ئازار و ناڕەحەتیدا ئەناڵێنن. خواردن و خواردنەوەیان لێ گیراوەتەوە. ئیمان و عەقیدەیان ئەوەندە بەهێزە تەنها بۆ ئەوەی کەوا بگەن بە ڕەزامەندی خوا و بەرامبەر زاڵم و داگیرکەر و خوێن ڕێژەکان چۆکدا نادەن. بەڵام ئێمەی مسلمان ئەوەندە نەفسمان زەعیف بێت نەتوانین مانگێک 12-13 سەعات بە ڕۆژوو بین. ئەیتە خوا چۆن ڕوومان بێ سبەی کەوا چوینەوە حوزوری خوا هەموومان بینی ما مسلمانان چۆنن ئێستاش ئەیبینین بەڵام ئێمە نەتوانین لێرە سەعاتێک لەگەڵ مامۆستایە دانیشین و تەراویح ئەنجام دەین. بۆیە داواتان لێ دەکەم بڕۆنە ئەو مزگەوتانەی کەوا مامۆستا بە شێوازێکی شەرعی تەراویح دەکات. بڕۆنە ئەو مزگەوتانەی کەوا قورئانی تێدا دەخوێندرێت بە سەوتێکی خۆش با دڵ و دەروونتان ئارام بێتەوە. ئەنجا دوای ئەوە کاتێکەوە دوعاکەی کرد حەزەتی جبریل، ئەنجا حەزەتی جبریل فەرمووی قول ئامین. حەزەتی جبریل فەرمووی بڵێ ئامین. فقال ئامین. پێغەمبەری خوا فەرمووی ئامین صلی الله عليه وسلم. فەرمووی ئەو کەسە خۆشبەخت نەبێت کەوا ئاگاتە مانگی ڕەمەزان بە ئەندازەی ئەوە کەوا خۆی ماندوو ناکە کە خوالی خۆش بێت. حەزەتی جبریل دێ فەرمووی دەبڵێ ئامین ئامین بکە و ئەنجا پێغەمبەری خوش فەرمووی ئامین. دووەمیان حەزەتی جبریل فەرمووی وەڕەغیمە ئەنف امرئ ذكرت عنده فلم يصلي عليك. ئەو کەسە خۆشبەخت نەبێت کەوا ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ناوی تۆی لا دێ سەڵاوات لەسەر تۆ لێ نادا. ئەم کەسانەش ئاگدار بن هەر کەسێک لە لای ناوی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم سەڵاوات لەسەر پێغەمبەر لێ نەدات. اللهم صل على سيدنا محمد. ناوی پێغەمبەری زۆر گەورەی هەر کاتێکی گوێتان لە ناوی پێغەمبەری بوو صلی الله عليه وسلم سەڵاوات لەسەر پێغەمبەری خوا لێدەن. هەر کاتێ مامۆستا فەرمووی پێغەمبەری خوا فەرمێ بڵێ صلی الله عليه وسلم. ئەنجا فەرمی بڵێ ئامین. پێغەمبەری خوش فەرمی ئامین صلی الله عليه وسلم. ئەنجا سێم ئامین کردی فەرمی وەڕەغیمە ئەنف رجل أدرك والديه أو أحدهما فلم يغفر له قل آمين فقلت آمين. فەرمی ئەو کەسەش خۆشبەخت نەبێت کاتێکەوا دایک و باوکی نەخۆش و زەلیل دەبن دەکەونە سەر جێگا
یعنی یەکێکیان بە ئەندازەی ئەوە لەگەڵ دایک و باوکی نابێ، خزمەتی دایک و باوکی ناکات. حەزرەتی جیبریل دوعایە لەو کەسانەش کردووە کەوا دایک و باوکیان نەخۆش دەبن، دەکەونە سەر جێگا، بەڵام خراپن لەگەڵ دایک و باوکیان. ئەی ئەو کەسانەی کەوا تا ئێستا خراپ بوون لەگەڵ دایک و باوکتان، سەردانتان کەمە، سیلەی ڕەحمتان لەگەڵیاندانی لە کاتی نەخۆشی و ئازار و ناڕەحەتیە، بترسن لە خوا، بەر دوعای جیبریل دەکەون، خۆشبەخت نابن، تووشی بەڵاو موسیبەت و کێشە و مشکیلە دەبن. بەڵە خۆشەویستان.